لە سەروبەندی قەیرانی بووجە و چاوەڕوانی زۆری هاوڵاتیان و دەرچوانی زانکۆ و پەیمانگەکان و تەنانەت ئەو فەرمانبەرانشی کە گرێبەستن و گرێبەستەکانیان بۆ تازە ناکرێتەوە هەمووان بێدەنگیان هەڵبژاردەبوو. بەڵام لە ناکاو دامەزرانی دوو کەس کە بە نووسراوی وەزارەتی دارایی ژمارە 5426 بۆ حکومەت بەرز کراوەتەوە و فەرمانی ژمارە 4503 ئەنجومەنی وەزیرانیش لە 22 مانگی تەمووز ڕەزامەندی دەربڕیوە بە دامەزراندنی ئەو دوو کەسە لە سەرمیلا کێمیشەی وەزارەتی دارایی بە وەزیفەی بەرز. ئەوەش نیگەرانی زۆری هاوڵاتیان و دەرچوانی زانکۆ و پەیمانگاکانیشی بەدوای خۆی دایەنا، چونکە پێیان وایە کە دەبێت بڕیارەکان گشتگیر بێت. من لە 2009 چاوەڕێی تاعیناتم تعدیل شەهادەم کرد، ئەو کاتە شادی ئامادەیمە بۆ هەرچەندێک هەوڵێکی زۆر ماش تاعین نەبووم. دواتوتم ڕەنگە شادەکە ڕێگر بەلۆی کە من تاعین نەبم، هەستام چوومە مەحەدم تاو کرد، ئێستاش مەحەدم تاو کرد و دڵنیام کە تاعین نابم، چونکە حکومەت خۆی ڕێنمایی دەرەکات دەڵێت تاعینات نیە. لە هەمان کاتە کۆمەڵێک کەس تاعینەکە بە کۆمەڵە شەهادەی زۆر سەرەتایی بە پلێکی زۆر باش، یعنی تۆ بێ ئەمەلە بی لە هەموو شتێک لە وڵاتەیە. من وەکو کوڕە شەهیدیشم دامەزران و قطع خاصانەی کە ئەکرێ بۆ خەڵکی کەو لە ئاستی زۆر بەرزی ینی ئیداریا و لە پڕ ئەکرێ، ئەمە بێسەلیقەیە دروستەکە، ئەمە بێمتمانەیە دروستەکە لە بەرامبەر تاک بە بۆ حکوومەتەکەی بۆ ئەو شوێنەی کە تیاژی و بێزاریەک دروستەکە لای گەنج ڕۆژانە و بەدەیان و بە چەندین گەز ڕوو دەکاتم ڕێکخراوانەی ئێمە بۆ تەقدیمکردنی سیڤی لە ڕێم ڕێکخراوە تاوەکو هەلی کاری دەست بکەوێت بە بیانووی ئەوەی کە حکوومەت هەرێمی کوردستان ناتوانێت گەجان بزێنێت دەرچووی زانکۆ پەیمانگەکان و ئێمە بڕۆنامی ماستەرمان هەیە لە سلێمانی ێستا ڕەنگە بێکارە و بە بەڵگەوە، بەڵام بەداخەوە دەبینین جیاوازی دەکرێت لە ژێرناوی جیاجیادا و لە وەزارەتی جیاجیادا و لە دەرەوەی ڕێنمایەکانی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان. نیگەرانیەکان شەقامی تێپەڕاند و زۆرێکیش لە تۆڕە کۆمەڵاتیەکانەوە ئەو بڕیارەیان بە نادادپەروەری لە قەڵەم داوە. هەڵسوڕاوێکی گۆڕان کاوکات پارێزەریشە لە ئاکاونتی خۆی نووسیوێتی خوا بمگرێت ئەگەر بەو ئەمرە بڵێم ئامین، و توێتی ئەگەرەوە ڕاست بێت ئەوە کارەساتە. بەسەر سوورمانەوە زیاتر نووسیوێتی لەکوێ و بە چه حەقێک ئەو فەرمانە دەرکراوە. نازانم ئەمە لە عاجباتەکانی دنیای حوتەمە ئەگەر هەشتەم نەبێت. ئەو پارێزەرە لە لێدوانێکیشدا بۆ کورسات نیوز ڕایگەیاند. دەبوو وەزیر لە کاتێکە کە ئەوە ئیمزاکە ڕەچاوی ئەوەی بکردایە یەکەمیان ئەوەی کە ئەم دوو پۆستی گرنگن دەبێ ئەزمونێکی هیچ نەبێ لایەنی کەم 15 تا 20 ساڵیان نەبێ. دووەم دەبووە ئەو ڕەچاوی بکردایە کە تایبەتمەندێتی لە دەرچوونی ئەوەی کە تۆم بە میلاکدایە مەزرێنی ئیتر چاودێری بۆ چێ لە ساڵێکە. قسەی من لەسەر ئەوەیە بۆیە پێویست بووکەوە ئەم جۆرە دامەزرانە هەڵوێستەی لەسەر بکرایە. تەنانەت حکوومەتەکە ئەوەی ڕاگرتووە کە دەرچوانی کۆلێژی پزیشکی دانەمەزرێنێ، ئەی تۆ لەم لاوە بۆ ئەماکەیت ئەگەر ئێشیکەی یا ئەوە تا بەگشتاندن بیکە یا ئەوە تا جۆرێک لە زەمیر و عەدالەتی تیابێ، چونکە گۆڕانکاری لە سیستەمی سیاسیە گۆڕانیش و یەکێتیش و پارتیش و حزب ئیسلامیەکانیش لێی مەسئولن، ئەمە هەر گۆڕان ناگرێتەوە. بۆیە ئیستیسنا نابێتەوە سوعیتیا بکرێت کە تەوەسوعیتیا بکرێت ئەوە قاعدەیەکی قانونیە و باتڵە. ما مبني على الباطل فهو باطل، ئەبێ عادی حال بکرێتەوە بۆ ئەوی پێشتر کە خۆی هەبووە. لەوبارەیەشەوە نووسینگەی تایبەتی وەزیری دارایی هەرێمی کوردستان لە ڕوونکردنەوەیەکدا ڕایگەیاندووە لەبەر نەبوونی فەرمانبەر لە نووسینگە بۆ ڕایکردنی شوکاری هاوڵاتیان و دەستگا پەیوەنددارەکانمان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی دەربڕیوە بە دامەزرانی ئەو دوو کەسە. ڕاشگەیەنراوە ئەو دوو کەسە ئەزمونیانە بۆ لە کەرتی تایبەتدا و ڕەچاوی ئەوەش کراوە کە خەڵکی دەرەوەی هەولێرن. وتراوی شەهر بڕیارێک ئەنجومەنی وەزیران دەری بکات ئەوان پابەند دەبن پێوەی. لە کاتێکدا هەزاران دەرچووی زانکۆ و پەیمانگا لە چاوەڕوانی دامەزرانیدان، بەڵام وەڵامی حکوومەت بۆیان ئەوەیە کە دامەزران ڕاگیراوە. کەچی سەیر لەوەدایە هەمان سەرۆکی ئەو ئەنجومەنی وەزیرانەی کە فەرمانی ڕاگررتنی دامەزرانی دەرکردووە بە واژۆی ئەو لە ماوەیەدا چەند کەسێک دامەزراوە. ئەمەژەوە دەسەلمێنێت بەرپرسە باڵەکانی ئەم هەرێمە مەبەستیان بێکارێک ئەنجام بدەن، ئەوە بڕیارە یاسایەکانیش ڕێگریان لێ ناکات. دلێر کەمال، کورسات نیوز، سلێمانی.